بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان. خۆشحاڵم لە پایتەختەوە لەگەڵتانم. پندێکی کوردی پێشینان هەیە، دەڵێت ئیشی بە پینە و پەڕۆ ناگاتە نوێژی نیوەڕۆ. بەڵام ئێمە لە هەرێمێکدا دەژین 28 ساڵە خەڵک ناڕەزایی هەیە و حکومەتیش بەردەوامە. دەڵێن لە ئەوروپا کەسێک مردووە، کابرای نوێژ خوێن لەسەر نوێژ خوێنەکە باز لەوە دەکات لە بۆ کە ئێستا ئەو کەسەی مردووە دەیبەن لە بۆ شوێنێک نەئاوی هەیە، نەکارەبای هەیە، نە خزمەت گوزاری سەرەتایی. کوردێک لەوێ دەبێ و دەڵێ ئەوە دەیبەنەوە لە بۆ کوردستان. دیارە قەدەری ئەو میلەتە ئێستا و هایە بەو شێوازەیە کە ئەوەیە من دەڵێم چیرۆکە، بەڵام لە واقعدا ڕەنگە زۆر نزیک بێ. ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان دوای 29 ساڵ زیاتر لە حکومڕانی هێستا لە سڕەی غاز وەستاوین. لەو نێوەندەدا ئەوەی کە ئەرشی قورسی لەسەر شانە ئۆپۆزیسیۆنە، لەو نێوەندەدا کۆمەڵی ئیسلامی ئەرکێشی قورسی وەکو ئۆپۆزیسیۆن لەسەر شانە، وەکو فراکسیۆنێکی دیار لە هەرێمی کوردستان. بابەتی من ئەرچی کۆمەڵی ئیسلامیە لە ئۆپۆزیسیۆن بووندا بە میوانداری سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و ئەندامی ئەنجومەنی سیاسی. مامۆستا عەبدولستار مەجید بەخێر بێ بۆ بەرنامەکەمان. سەلامت یا خۆ موفەق مامۆستا محمەد جان. مامۆستا دوای 28 ساڵ لە حکومڕانی هێستا ئێمە گلەیمان لە خزمەت گوزاریە سەرەتاییەکان هەیە، بەو دوایانش غاز. کەسێک کە لەسەر دەریای نەوت و غازە 10 سەعات لە سڕەی غاز ڕادەوەستی، دواتریش لۆری غازەکەی نایە. کۆمەڵی ئیسلامی وەکو فراکسیۆن قسەتان چییە؟ بەڵێ، بەناوی خوای بەخشندە میهرەبان، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورە بەسەر هەموو لایەکدا بڕژێ و خۆشحاڵم جارێکیە هەم بەدیدار ئێوە هەم لە ڕێگەی ئێوەوە بەدیدار بینەرانی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. سەبارەت بە خزمەت گوزاریەکان و مافە ئاسایی و یاسایەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەگەر بەشگشتی باسی بکەین، کە ئەمە ئەرکێشی ئاسایی و یاسایی حکومەتە. بەڵێ، حکومەتێک کە دەتوانم بڵێم زۆربەی کەرەستەکانی خزمەت گوزاریە ئاسایی و سەرەتاییەکانی بەدەستەوەیە. بەڵام بەداخەوە تا ئێستا ئەو خزمەت گوزاری یاسایی یا ئاسایانی کە هاوڵاتیان پێویستیان پێێتی وە لە هەموو دنیادا خەڵک هەیەی، یانی هاوڵاتی هەموو دنیا. ئەمڕۆ شتێکی زۆر سەیر دەبێ بڵێ وەڵا ئێستا لە دنیادا لە 2020 خەڵک لە وڵاتێک سەرەی غازی گرتووە. لە کاتێکدا لەو سووریایی کە وێران بۆی خەڵک سەرەی غاز ناگرێ. بەرمیلێکی نەوت بە 135,000 کە لە بۆرسەی جیهانی نەوت 58 ئەو پەڕی تا 662 لە ماوەی ڕابردوو تۆمار کرد، کە نەوتی خاوی پێدەگوترێ، کە کەرەستەی زۆر بە قیمەت و بە نرخی تێدایە بۆ زۆر لە کارگە و لە پێداویستەکانی کارگەکانی پێشکەوتوی دنیا بەکاردەهێنرێ. بەڵام لە هەرێمی کوردستان بارودۆخی خەڵک بەم شێوەیە. ئەم پێم وایە ئەمە دوو ڕەهەندی هەیە. یەکێکیان ئەو دەسەڵاتەی کە لە هەرێمی کوردستان کە ئەوە ماوەی 28 ساڵ لە حکومڕانی دەکەن کە بریتێ لە پارتی وێچێتی، ئەم دەسەڵاتیان تەنها بۆ خۆیان قۆڕەخ کردووە، واتە بۆ خۆیان بەکاریان هێناوە، نەک ئەم دەسەڵاتی کە وەریان گرتووە و هەموو جاریش بە هەڵبژاردنێکی پڕ لە تەزویر و خوڕوقات شەرعیەت بە دەسەڵاتە ناشەرعیەکەیان دەدەنەوە بەس بۆ خزمەتکردنی حزبەکانی خۆیان و ئەو خەڵکە تایبەتەی خۆیان، لەنە ئەوانیش وە نەبێ خەڵکەکەی کە پێی دەوترێت پارتی وێچێتی هەموو تێدا سوودمەند بێ. سەدەها هەزارەها پارتی وێچێتی هەیە، ینی شەو ڕۆژ پێکەوە لێگرێداوە، بەڵام بەیانی کە خانشینی دەکەن 20 ساڵە 30 ساڵە پێشمەرگەی بە 220,000. وە کاتێک ئێمە کە باسی معانەت دەکەین، بەڕاستی باسی معانەتی هەموو خەڵک دەکەین. دومیشان ئەوەی بەڕاستی ینی خەڵکیش ئەمەی قبول کردووە و بەشێک لە خەڵک ینی ئەوەی کە بەداخەوە ینی ئەوەی کە شەکوای بۆ لا ئێمە هێناوە
ئەوەی کە لە کاتی بە تایبەتی تێپەڕاندنی ئەو پرۆژە یاسای چاکسازی کە هانای بۆ دەهێناین داوا لێ دەکردین کە شتێکی بۆ بکەین بەشێک هەر لەوانە کە دەنجیان بەم دەسەڵاتە داوەتەوە بەداخەوە ینی من پێم وایە بەنی ئەوە بەشێکی ئەو بەرپرسارەتە دەکەوێتە سەرشانی هاوڵاتی مامۆستا بەپێی ئەو ناڕزایەتی ئێستای خەڵک و هاوڵاتیان بێ کە لە هەر شوێنێک دادنیشی لە شەقام لە هەر شوێنێک کە تو گفتوگو و مناقەشە بێ گلەی لە حکوومەتەیە بەو پێوێ دەبێ لە هەڵبژاردننی داهاتوو ئەو لایەنانی ئۆپۆزیسیۆن و بەرگریان لە خەڵک لە دەنگێکی باش بێنن خۆی خەڵک ڕاستە گلەی هەیە بەڵام بەداخەوە هەندێک جاریش خەڵک زوو گلەی خۆی لەبیر دەکا و هەندێک جاریش ئەو ڕاگەاندن و ئیعلامەی کە ئەم دوو حزبە دەسەڵات بەکاری دێن لە کاتی بانگەشەی هەڵبژاردندا کە چاواشەکاریەکی زۆری تێدایە و هەڵخەڵەتانێکی زۆری تێدایە و درۆ و بوختانێکی زۆری تێدایە بەداخەوە کە فەرمون مەسەن ئەو ئەنیم پێم خۆشە خەڵک بێ پرسیار بکە لە پەرلەمان لە فراکسیۆنەکان بەڵێ کاکە ئێوە کە کاتی خۆی بانگەشتان دەکردیان لەم دوو حزبە لە حزبەکانی کەش لە ئێمەش بەڵێ کاتی خۆی بانگەشەی هەڵبژاردنتان دەکرد بەرنامەی ئینتیخابیتان دیارە بزانین داخۆت چەند لەو بەرنامەی ئینتیخابیەتان جێبەجێ کرد و کە ئەوە ساڵێک بەسەر زیاتر بەسەر هەڵبژاردننی پەرلەمان تێپەڕیوە خەڵک بۆ پرسیار ناکە ینی مەبەسم ئەوەیە ئەم دوو دەسەڵاتە حەقەتانی بەشێکی وەکو باسم کرد بەشێکی کەم تەرخەمی دەگەڕێتەوە بۆ خەڵک چ لە کاتی دەنگداندا کە بەشێکیان دەنجیان پێداونەوە کە ئێستا بازەکەی دەدەن بەشێکیش کە دەنجی نەداوە هەر بۆ دەنگدان نەچوە دەنجی بە کەس نەداوە کەم پێم وایە ئەوان لەوە لە دوو قازانجیان کردووە یەکەمیان ئەم خەڵکە ناڕازێت دەنجی نەداوە بە فراکسیۆن و بە قەوارەیەشتر بۆ ئەوەی کە پارسەنجی قورس بێ و تای تەرازوی قورس بێ بۆ ئەوەی کەسبێنی بتوانێت ئیشی گەورەتر و باشتر بکە دومیش دەسەڵات هەستاوە لە جێ ئەمانە دەنجی داوە ئەم دوو قازانجێ کردووە تەبان ینی بەداخەوە من پێم وایە ینی بەشێکی زۆری سەرەتا ینی 4 ساڵ کە تێدەپەڕێ بەشێکی زۆری پەیوەندی بە خەڵکە هەیە خەڵک بڕیار دەدا من دەزانم تەزویراتێکی زۆریش کراوە ئەو دەنگەی و ئەو پێگەی کە ئێستا برادرانی پارتی و یەکێتی هەیەە لە 45 بە 21 بەڕاستی ئەمە دەنجی ڕاستەقینی ئەوان نییە باش و ئەوەی تریش ئەگەر ڕاستیت دەوێت ئەگەر باسی دەنجی ناڕازی بکەین دەنجی خەڵکە بکەین کە ستەم لێکراوە لە وڵاتەدا ئەوەی کە ئێستا ئۆپۆزیسیۆنەکانی هەیەە ئەوە دەنگێکی ڕاستەقینی نییە بەڵام بە پاڵپشتیشی هاوڵاتیان بکەم لەوەدا کە ئەزمونێکیان هەیە لەوەی کە ئەوان هێزگەلێکیان تاقی کردەوە بە ناوی هێزی ئۆپۆزیسیۆن بە ناوی بەرگریکردن لە شەقام لە خەڵک بەڵام دواتر سەرنجامەکەی بەو شێوازەدا نەچوو بەس لە خەڵک دەنجیاندا بە هەندێک هێز هەندێک لایەن بەڵام وەکو پێویست ئەو قسانە نهاتنە دی کە لە ڕاگەیاندن لە ناڕزایەتی شەقام لە قوستنەوەی ئەو گلەیانێک کە خەڵک هەیەی لە کاتی هەڵمەتی هەڵبژاردن سەرنجامەکەی بە شێوازێک دەرچوو کە چۆوە پارسەنجی هێزی دەسەڵات ئەمەش بەشێکی حەقە وایە بەڵام خۆ خەڵک دەرفەتیان لە پێشە من پێشم وایە تا ئەندازەیەکیش خەڵک ئەو زۆرە لە نوخەڵکیان سزادا لە هەڵبژاردننی سینۆی 2010 ینی من حەز ناکەم باسی کەس لە ناوی کەس بێنین ئەو خەڵک دەزانێت تەمەنانی خەڵک هەیە بەڵام پادەشتی ئەو لایەن و هێزش نەدراوە کە سەرڕاز بوون و بەرگری تەواوی لە خەڵک کرد من هیوادارم خەڵک ئەم بۆچوونانی ڕاست کاتەوە هیوادارم کاتێک کە 4 ساڵ دەسوڕێتەوە خەڵک ینی خەڵک بەگشتی داوەێ دەکەم کە مراجعەی قەناعەت و بۆچوون و تەماشاکردنەکانی خۆی بکاتەوە کە لە ڕابردوودا ئەگەر بە جۆرێ تەماشای هێزێک لایەنێکی سیاسی کردو لە هەرێمی کوردستان دوای ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا بینی کە لە هەڵوێستەکانیدا سەرڕاستە و لە بەرامبەر فشارەکان خۆڕاگرە و هەمیشە لە بەرەی خەڵکی فەقیر و هەژار و مەزلومە و بەرگری کارێکی باشە لە ئەو خەڵکە چەوساوە و ئەوەی کە داوای مافی ئاسایی خۆی دەکا ئەوەی کە داوای مافی یاسایی خۆی دەکا یعنی حەقوای بەڕاستی مراجعەی ئەمانە بکرێتەوە ومێدیشم وایە کە ئەمە دەکرێت و ناڵێم ینی زۆر کرا لە هەڵبژاردننی سینۆی 2010
بەڵام بۆ حکوومەت ئیسلامی تا ڕادەیەکی باش ینی تا ڕادەیەک باش بوو خراپ نەبوو ئێمە چاوەڕێ زیاترمان دەکرد بەڕاستیانی بەڵام مۆزەکەش وە ئالۆز و تێکەڵ و پێکەڵ کرابوو ڕەنگە هاوڵاتیش ئەوەندەی ینی ئەوەندەی بۆ کرابێ لەو قۆناغی ڕابردوودا من ئومێد دەکەم کە ئینشاءڵڵا ئەم جارەوانە بێ بەڵێ ئەچون بابەتەکە بابەتە نییە بەڵام شەقام بەگشتی گلەی لە حکوومەت هەیە ئەوە حەقی خۆتی ئەوە دروستە بەڵام لەلایەک گلەی لە هێز گەلێکی ئۆپۆزیسیۆنی شەیە دامن ئەوەی کە کۆمەڵ ئیسلامی و بەڕێزت سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ ئیسلامی خەڵک گلەی هەیە لەلایەنی ئۆپۆزیسیۆن چەندە دروستە گلەی ڕوبەڕووی ئێوە وەکو کۆمەڵ ئیسلامی بکاتەوە من بەبەستمە کە ئێوە بۆ ئەو بار قورسیە لەسەر هاوڵاتیانە دەتانەوێت چی بکەن وە چی کراوە ئێمە دەبێت دوو شتێک لێک زیاکەین مامۆستا محەممەد یەکێکیان کە پێشکەشکردنی خزمەت گوزاریە کەەوە ئیشی پەرلەمان ئۆپۆزیسیۆن نییە بەڵێ ینی ئەرچی نییە من ناڕم ئێمە نایکەین بۆ کردوشمانە لە قۆناغی ڕابردووە کە لە توانەماندا هەبێت بۆ خەڵک کردومانە بەڵام ئەرچی حکوومەتێکە خزمەت گوزاریە سەرەتایی و ئاسایەکان بگەینی بە خەڵک بەڵام پەرلەمان فشاری لەسەر نەکات بە ئەمە یەک ئەخە باز دەکەم لێنێمە ئەمە جیاکەینەوە ئەو پۆزیسیۆن یا با بڵێن پەرلەمان بە شێوەیەکی گشتی ئەرچی چییە بریتێ لە یاسەدانان کەواتە ئێمە وەکو فراکسیۆنێک لەم ڕۆ ئەرکمانسیە بریتێ لە پێشکەشکردنی پرۆژە یاسا لە بوارە جیاجیەکان بە سوود و قازانجی هاوڵاتیان ئەمە یەک پەرلەمان ئەرچی چاودێریکردنی حکوومەتە کەواتە فراکسیۆنەکەی ئێمەش یەکێک لە ئەرکەکانی بریتێ لە چاودێریکردنی حکوومەت و وەزارەت و دامدەستگاکانی ئەمەش ینی قۆناغ و هەنگاوی جیاجای هەیە بۆ نمونە هەر لە پرسیارکردن و هەر لە پرساندن ئیستیجواب و متابعەکردن و بەکردەیی چونە سەر واقع و ئەو بارودۆخانەی کە لە ئارەدا هەیە لە وڵاتدا ئەمە ئەرکێکە ئەرچی چیکەمان کە ئەرچی پەرلەمانە بریتێ لە ئەوە کە مەرجەعی سیاسیە یعنی یەکێک لە دەتوانم بڵێم ئەرکە گرنگەکانێتی بەڕاستی یا دەسەڵاتە بەرزەکانێتی کە نووسراوە بەرزترین دەسەڵاتی یاسادانان و چاودێریکردن مەرجەعی سیاسی هەرێمی کوردستانە کەواتە لێرەدا ئێمە تەمەنەوە نەکراوە پێم خۆش هەموو لا بیزانم پەرلەمان نەیتوانی و مەرجەعی سیاسی بێ حکوومەت هەژنووە گەڕی دانوستاندن و گفتوگۆی لەگەڵ حکوومەتی ناوەند کردووە ئەم پەرلەمانە وەکو خەڵکی بازاری گوێی لە هەواڵەکان بووە کە چ گوزەرەوە ئەمڕۆ بدی دانوستانکاری حکوومەت هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا دانیشتووە چی کردووە دێن لە ڕاگەیاندن شت بۆ خەڵک باز دەکەن پەرلەمانتار و پەرلەمانیش وەک خەڵک بیستوێتی دەبینی حەزەکەم بیزانی پەرلەمانیش فشاری دروست نەکردەوە بۆی ئاگادار بێ ئێستا عەرز دەکەم ئێستا بەس باسی ئەرکەکان دەکەن کە دوای ئێمە ئەرکانمان چی و ئێمە وەکو خۆمان بازم وەکو فراکسیۆن ئەمە چیمان کردووە لەم ڕوانەوە باشە پەرلەمانیش وەک خەڵکیکە بیستوێتی بینێتی دەکات دەکە مەرجەعی سیاسی واتە بۆ ئەو بابەتە سیاسیانە پێویستە وەفدی دانوستانکار بێ لە پەرلەمان بابەتەکان ڕوونکاتەوە لە کۆتاییدا هات بەڵام دوای فشارێکی ئێزگار زۆری ئێمە ینی کە دەمەوەی کاکە باشم پەرلەمانە بۆ نازانێت چی دەگوزێت لە بەغدا ئەمە بدە ئێمە چی دەکات لە بەغدا کە چی کردووە هاتن کۆبوونەوەیشیان کرد کۆبوونەوەیەکی داخراو و نەشێندا ڕاگەاندنەکان بە حساب شتمان باز دەکەن ئێمە گوتمان بابە هەر ئەوەی کە ئێستا لەم هۆڵی پەرلەمان باز دەکەن لە ڕاگەاندنەکان باستان کردووە گوێمان لێ بووە ئەم کۆبوونە بۆ کۆبوونەوەیەکی داخرا بۆ خەڵک نەبیستێ و نەبینێ ئێمە دەڵێن چی بە حسابی خۆیان کە زیان لە هەنگاوەکان وەری دانوستان کار دەدا هەموو شتێک باز بکرێت هەموو شتێک بگوترێت بە وەڵی هیچتان نەگوت هەر ئەوەی کە لە ڕاگەاندن گوتان هەروتان لێرە گوتووە ئەم پەرلەمان لەم ڕۆ بەڕاستی لاوازە ئێمە وەکو فراشین بابێمە سەر ئەرکەکانی خۆمان مامۆستا محەممەد لە مەسەلەی پرۆژە یاسا لە بوارە جیاجیەکان ئەم زاریکەش بەڕاستی باسم کردووە حەز دەکەم دووپاتیکەمەوە بۆ خەڵک ئایا فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لەم ڕۆوە ئەرچی خۆی ئەرچی یاسایی خۆی جێبەجێ کردویان نا ئێمە لە ماوەی ئەو دوو خولی یاسەدانانی ڕابردوودا ئێمە چەند پرۆژە یاسامان پێشکەش کردووە کە ئێمە زۆر زیاتریشمان لەتوانەدا هەبوو بەڵام خۆ دەبێ ئەوانە بکەونە بواری جێبەجێکردنەوە خوێندنەوەی یەکەم یا دومی بۆ بکرێ یا پەسەند بکرێ ئەولەویەتی
یاسەدانی پرۆژانی ئێمە کە پێشکەشمان کردوتەبان لە دوو خولی یاسەدانە ئەمانە بووە. یەکەم بواری سیاسی حکومڕانی. ئێمە دوو پرۆژە پێشنیازی یاسامان لە ڕابردوودا پێشکەش کرد کەمە پێوەنی بە سیاست و حکومڕانیەوە هەیە. یەکەمیان پێشنیازی هەموار یاسە سەرۆکایەتی هەرێم بوو کە پرۆژەکە ئێمە پرۆژێکی زۆر هاوسەنگ و ڕێکوپێک بوو. دومیان پێشنیازی یاسای بەدامەزراوەکردنی هێزە سەردارەکانی کوردستانە کە ئەمە تا ئێستا هیچ وەڵامیان نییە. کە بە تایبەتی ئەوەی هێزە سەردارەکان لەم دوایەدا کاریگەریەکەی لە بابەتی غاز دەرکەوت وانە؟ ئەمان ئەو کۆ پێشنیاز و بڵێن یاسا و بڕیارەکانی کەمە پێشکەشمان کردو 20 دانە بووە. بڵێ دومیان بواری کشت و کاڵ و بەرهێنان و ژینگە کە پەیوەندی بەم سێ سێکتەرەوە هەبووە. کشت و کاڵ بەبەرهێنان ژینگە. پێشنیازی یاسای بیمەی کشت و کاڵ لە هەرێمی کوردستان کە ئەمە خۆشبەختانە خوێندنەوەیەکەمی بۆ کراوە و ئێمە ڕاست پێدراوین و لیژنەی کەشتەبان ئێستا ئێمە راپۆرتی خۆمان پخت کردوتەوە نادومانەوە سەرۆکایەتی پەرلەمان کە ئەمجارە بێتەوە ئەمە پەسەند بکرێ خوێندنەوەی دومی بۆ بکرێ پەسەند بکرێت چونکە زۆر گرنگە بۆ جوتیارانی هەرێمی کوردستان. گرنگەکەی لەوەدایە کە ئێمە کاتێک کە لەوەزادم ئەم پرۆژەم هەبووە گرنگەکەی لەوەدا هەیە کە جوتیاری هەرێمی کوردستان کاتێک بەربوومەکەی هەر بەربوومێک تووشی کارەساتێکی کە سروشتی دەبێت کە لەدەست ئەو دانیە و ئەو تێدا کەمتر خەمنیە حکوومەت دەبێت بە ڕژەیەک بۆی قەرەب بکاتەوە. ڕاست مەڕەهەنی دارایی هەیە بەڵام حکوومەت موافقەی کردووە. پێشنیازی هەمارکردنەوەی یاسا و بەرهێنان کێمە زۆر تێبینیمان لەسەر ئەو یاسا و بەرهێنان هەیە ژمارە 4 ساڵ 2006 هەرێمی کوردستان. بواری قوتابیان کەمە چینی توێژە گرنگە چەند خزمەتیان کراوە و چەند گویان لێگیراوە و چەند ئەم توێژە حکوومەت کار ئاسانی بۆکردن بۆی کە لە قۆناغەکانی خوێندنیاندا سەرکەوتوو بن دڵخۆش بن. یەکەم بەرکارکردنی یاسای قانون تەشغیل خەرجی ئەوائل کە حکوومەتی عراقیە وتمان بەرکار بکرێ ئینفاز بکرێ کە ژمارە 67 ساڵی 2007 پێشنیازی پێدانی مخەسەساتی مانگانە بۆ قوتابیانی زانکۆ پەیمانگاکان لە هەرێمی کوردستان. ئەوە هەر لە پەرلەمان تا ئێستا خوێندنەوەی یەکەم بۆ نەکراوە. پێشنیازی یاسای سندوقی پێدانی قەرزی خوێندنی ئەهلی بۆ بەکالۆرۆز و ئەوانە لە هەرێمی کوردستان. پێشنیازە بڕیاری پاراستنی مامۆستایان و ڕێبەر پەروەردەیەکان لە هەرێمی کوردستان کە زۆر جار دەستدرێژیان کراوەتە سەر وەستەمیان لێکراوە بە ناحەق. بارێکمان باری ژیان و گوزەرانی چین و توێژەکە جیاجیەکانی هەرێمی کوردستان. یەکەم پێشنیازی هەمواری یاسا ژمارە 22 ساڵی 2011 یاسای ماف و ئیمتیازاتی کەم ئەندام و خاوەنپێداویستی تایبەت کەمە پێمان وایە بەڕاستی زۆر ئێستا زڵمیانی دەکرێت ئەمانە. یعنی حتا لەو پرۆژە یاسای چاکسازی ئێمە زۆر هەوڵماندا کە کەم ئەندام خاوەنپێداویستی تایبەت با بەلایانی کەم موسەکەی بکرێت بە 250,000 ینی 150,000 پێدەدرێ. ئەوش بەشێکیان هەلیان بردراوە بۆ زانیاریتان بە ناوی چاکسازی لە کابینی هەشتم کە کاتێم لەگەڵیش نەبووم ڕابژیرە ڕایان گرت. ئێستاش لەگەڵدا بێ پێداچوون نەکرا و خەڵکە هەر بێ بەشە لە مووسە لە منحێکە پێ بدرێت و ئەوەی کە فەرمانبەریش بێ 90,000 پێدەدەن. پێشنیازی هەمارکردنەوەی یاساش ڕاژە و خانەنشینی هێزەکانی ئاسایشی ناوخۆ ئەمەمان وایە خانەنشینەوە زڵمیان دەکرێت وەکو تازە باسم کرد 30 ساڵ پێشمەرگەیە و خزمەتی هەیە لەم هەموو شەڕ و ناخۆشانە بەشداری کردووە بە 220,000 خانەنشین دەبێت. گوتمان کاکە حکوومەت لەم یاسای چاکسازیەدا پارەیەکی باش دەگەڕێتەوە بۆ خەزانەی حکوومەت هەرێمی کوردستان بە هێندێک خوێندنەوە خەبڵاندن ناڵم دقیقە بەڵام دەڵێن 85 میلیارد تا 100 میلیارد دەگەڕێتەوە بۆ حکوومەت. من با بە ئەم پارە بێنە بخەسەر خانەنشینی ئەو هێزەکانی ناوخۆ پێشمەرگا کە ببرێک زۆر کەم خانەنشین دەبن. بركاكني ياساي قانون تعويض المتضررين الذين فقدوا جزءا من أجسادهم جراء ممارسات النظام البائد كبيشوما أمدماني إنفاذكي لحكومة العراقية هي أما تعويضان ذكرته أواني كزرر وزيان لكوتون كبشي لاشيان لدز داوة بهوي ظلم مستمي رجيم الرابر ما مستجان أوانا هر هموي
ئەو پرۆژەیە سیانە باشەنە کە کۆمەڵی ئیسلامی و وڵات فراکسیۆنەکە هەستی کوێرە کە گلەی زۆریش ماوە مەسەن بواری دامەزاندن ماوە بواری بە دامەزاوەکردن ماوە بە هەر حاڵ بەس ما مەسەڵ محەممەد ئێمە ئەمە بەسم ئەو بتەنها ئەو ڕوونکەمەوە کە زۆریش ماوە بەڵێ بەڵام ڕەنگە کاتی زۆری بێ ئەوە ئێمە لەم ڕۆوە ئەرچی یاسایی خۆمان جێبەجێ کردباشە لە ڕوویەکەوە بەڵێ مامەسەڵ محەممەد ئێمە زیاتر لە 160 پرسیار زیاتیشە وەڵا ئێستا بەڵێ ئاراستەی حکومت کراوە کە ئەمە بۆ وایە ئەگەر بە ڕێژەی ئەمە نابێت لەگە فراکسیۆنێکی ئەوەندە ئەندام پەرلەمانی ڕێژەکە زۆر زۆرە بەڵێ زۆرە ینی ئێمە نزیکەی 160 تا 170 پرسیارمان کردووە داوای ڕوونکردنەوەمان کردووە مەسەن بۆ نووسەبارەت بە هەموو چین توێژەکان ینی هەر چین و توێژێک هات بێ بەڕاستی بە مەزلوممان زانی بێ بە مافخرامان زانی بێ ئێمە یاداشتێکمان هاوپێسی داواکاریەکەیان کردووە وە ڕەوانەی سەرۆکاتی پەرلەمانمان کردە کە حکومەت ناسار کە بە دوواداچوون بکە یا مڕازعە بکات یا وەڵامان دەبزانین ئەم قەزە بۆ وایە تەبان بەڵام بەداخەوە ئێمە نزیکەی 60 وەڵامان تا ئێستا بۆ هاتێتەوە جا پرسیارەکەی مامۆستاژیان 6 مانگە 7 مانگە وەڵامی نییە ئەو کۆمەڵە پرۆژە یاسایی کە بەشێکیان بوون من خوێندنەوەی بکراوە بەشێکی ڕەنگە لە لیژنەکان بێ بۆ تاوتوێکردن و دواتر خوێندنەوەی بێ بکرێ گرنگ و عیبرات لەوەیە کە تا چەند حکومت جێبەجێ دەکات بە تایبەتیش بۆ نمونە ئێوە تێبینی زۆرتان لەسەر ئەو پرۆژە یاسایی کە بە ناوی چاکسازی هەبوو بەڵام هەموو ئەو تێبینیانەی کە حکوومەتی ناچار دەکرد بەوەی کە پابندی دارایی بێ هەمووی ڕەت کردەوە لێرەدا عیبرەت لەوەدایە کە کەسێک شەت گوێبیست دەبێت ئەوەی کە لەسەر فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی جێبەجێ کردو وەکو پێشکەشتنی پرۆژە یاسا بەڵام 2000 چەندی جێبەجێ دەکرێت ئێمە لەو بیستەی وەکو پرۆژە یاسا تەبان تەنها هەشتیان خوێندنەوەی بۆ کراوە بەڵێ بەس ئەمە زۆر کەمە بەداخەوە لە دوو خولی یاساداناندا هەشتمان کەژماکی ساب بکە تەبان هەر جارەی مانگێکی درێژ کراوەتەوە بەڕاستی خولی یاسادانان نزیکەی ئێمە بەدەمانک ئینجا تو هەشت پرۆژە یاسات خوێندنەوەیەکەین بۆ کراوە خوێندنەوەی بۆ نەکراوە بێگومان فراکسیۆنەکان کێشەیانە ئێمە بەڵێ ئەمیش پێم وایە ئەوەی کە گرینگە ئەوەیە کە بکەوێتە باری جێبەجێکردن و بۆیە باسی ئەو بیمە کشت و کاڵیم کرد کە خوێندنەوەیەکەین بۆ کرا ئەو کە پەیوەندی بە خەڵکێکی زۆرەوە هەیە دڵخۆشم کە ینی شتێک بۆ جوتیاران کراوە لە هەرێمی کوردستان کەمە ئێستا بەڕاستی بە دوای شتی کەشوەین شتی کەش کراوە ئێستا بۆ نمونە فشاری ئێمە بوو دوای خۆپیشاندانەکانی ئەوەی جوتیاران کە بۆ پارەی گەنمی هاتن سەر هاتن بەردەکەی پەرلەمان پێشنیاری ئێمە بوو هەم پێشتر وەکو لیژنەی کشت و کاڵ داوامان کردبوو بە فەرمی پێشەوە ئەم خۆپیشاندانەش بکرێ کە کۆبوونێکی تایبەت بکەین بە پارێگەنی جوتیاران و هەم لەو کاتەشدا کە هاتن نوێنەرەکانی هاتێمە لەگەڵ سەرۆکی پەرلەمان لەگەڵان دانیشتین و لەگەڵ جێگەی سەرۆکی پەرلەمان ئێمە پیشنهادمان کرد کاکە بۆ گرنگیدان بەم بابەتە بە پەرلەمانی کوردستان کۆبوونێکی تایبەت بکە بەڵێ وفعلا کۆبوونێکی تایبەتمان کرد و ینی داوایان لە ئێمە کردووە کە ئێمە ئەوەی کە باسکە لە هۆڵی پەرلەمان و من بە ناوی لیژنەکەشەوە یاداشتێکمان خوێندەوە خودمان کردێتەوە و ڕەوانی سەرۆکاتی پەرلەمانمان کرد کە سێ خاڵە بەڵێ یەکەمیان ئەوەیە کە ینی هەرێمی کوردستان و عێراق یەک سەبەتەی خۆراکە معقول نییە جیا بکرێتەوە مەسەن گەنمی جوتیارانی ناوەڕاست و خواروو بەبێ ڕێژە تەسلیم بە سایلەکان بکرێت بەڵام گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان ڕێژەی بۆ دابنکە ئەویش لەسەر ئەساسی موازنە کە حکومەتی هەرێم 170 بێ یا 112 بۆ حساب بکرێت ئەوە زۆر کەمە چونکە بەشی زۆری گەنمی عێراق لە هەرێمی کوردستان دەچێنرێ 130 مەساحەی چاندنی گەنم لە هەرێمی کوردستان لە عێراق دوو ئێمە داوامان کردووە کە پارێگەمی جوتیارانی 2014 2015 و 16 بەبێ نرخی بازار یعنی ئەوەندەرێن نرخی بازار ئەمە داوامان کرد بە نرخی مەدعوم پاڵپشتیکردن بدرێتەوە بە جوتیاران و نوێنەرێکی لیژنەی کشت و کاڵشی تێدا بێ ئەو وەفدەی دانوستانکاری حکومەتی هەرێمی کوردستان لە کاتی باسکردنی ئەم بابەتەیاندا تەبان ئێمە مەبەستمەیە ینی کراوە لەم ڕوانەوە لەو بابەتەی چکە جوتیاران بەڕاستی بەڵێنی زۆریان لەلایەن حکومەت و لەلایەنی دیکەش پێدراوە بەڵام دواتر سەرنجامی نەبووە ئەوان ینی دەست بەتاڵی هاتونەتە دەرێ ئێستا لەو بابەتەدا ینی دڵنیایەکەیە کە ئەوان بتوانن بەردەوام بن لەو خزمەتەی کە لە ڕێی کشت و کاڵ و خزمەتی هەرێمی کوردستان بکرێت وەڵام پێم وایە ینی جوتیارانی هەرێمی کوردستان
چ لەو چین توژانە زۆر مەزلومن بەڵێ کە سێکتەرێکی زۆرش گرینگە و پەیوەندی بە دابینکردنی ئاسایشی خۆراکەوە هەیە، پەیوەندی بە دابینکردنی ئاسایشی ئاوە هەیە، پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە بە گشتیانی و خەڵکێکی زۆریش خەریکی کشت و کاڵەوە لە قۆناغی ڕابردوودا دڵیشان بە کشت و کارکردنەکە خۆش بۆ ئێمە لێی تێگەیشتم و تێکەڵیان بووم، بەڵام پێشتی بە پاڵپشتی هەیە. ئەم حکوومەتی ئێمە بڕواکە پاڵپشت نییە، پشتگیر نییە. ئێستا وەزی ئیدارەی حکوومەت باشە، ئیدارەی حکوومەت باشە. ئەی بۆ باشە مامۆستا محەممەد، مامۆستا محەممەد بام بۆ باسکە. بەڵێ حکوومەت نەوتی خۆی دەفرۆشێ، بەڵێ پارەکەش دەخاتە گیرفانی. حکوومەت نزیکەی 453 ملیاری لە عێراقەوە بۆ دێ. بەڵێ حکوومەت باز و ڕسومات و زەرائیبی زۆر زیاد کردووە، دوقات و سێقاتی کردوێتەوە. سەرۆکی حکوومەت بۆ خۆی لە 100 ڕۆژ تێپەڕبوون بەسەر کابینی نوێمدا ڕایگەیان کە داهاتی ناوخۆمان بە 150 زیاد کردووە. بەڵێ باشە من دەپرسم بەڕاستی شەڕی داعش نەماوە، بەڵێ پارەی لێ خەرجکەی باشم دەپرسم ینی ئەم هەموو پارەیە چی لێ دێ؟ کابینەی هەشتم بۆ شەق و شڕیە خۆی شەڕی داعشە بوو کە خەرجێکی باشی دەویست. حکوومەتی عێراقی پارەکەی بڕی بوو 97 دلاری بوو، داهاتیش ناوخۆش زۆر کەم بوو بووە، چکە وەزێکی ئالۆز و ناسەقامگیر بوو، وەزێکی سیاسی زۆر خراپ بوو ناوخۆمان لەگەڵ حکوومەتی ناوان لەگە وڵاتانی دەور لەگەڵ هەموو دنیا بە تایبەتی داروی ریفراندۆم کە ئەگەر بڕە خێروبێریشە بوو ئەویش نەما. ێ باشە من دەپرسم ینی ئێستا بۆ ناتوانێت مەسەلەن ینی موسە لە کاتی خۆی بدا، بۆ ناتوانێت ئەو خزمەتگوزاری ئاساییانە پێشکەش بکە، بۆ ناتوانانی مەسەلەن 4 کارگە بە ئیش بێخی، بۆ ناتوانانی 4 هەلی کار بدۆزێتەوە. پێم سێرە بەڕاستیانی بۆ ناتوانانی ئەم پارێ ئەم گەنمی زووتارانی هەرێمی کوردستان بکرێتەوە کە زۆریش نێتەوان ئەم کاتی خۆی پرۆژەکەم داوەتە حکوومەت، ئێستاش پێم وەزارەتی کشتکار دووبارە پێشکەشی کردوێتەوە کە دەتوانێت بۆ خۆی گەنمی زووتاران بکرێتەوە. بەڵێ دەتوانێت کاکە ئەوانەیە کە دەرچی کشتتوکڵنکە و کاتێمە پرۆژێکمان داوەتە حکوومەت لەبەرەوەی کە پەرلەمان 2 ساڵنی پەچی خرا کە پێویستی بە یاسا بوو ئەم پرۆژە ئێمە کە دەرچوانی کشتتوکڵی بڕە دنیان پێ بدرێت با بخۆیان بکەن سەر پێی خۆیان کار بکەن و بەرهەمیش زیاد دەبێ و خزمەتی وڵاتیشیان دەکەن و خزمەتی خۆشیان دەکەن، نابنە ئەرکیش بەسەر حکوومەتیەوە و داوای داماژان زیینج دەکەن. بەڵام پێویست بەوەی هەبوو کە ئەگەر ئەم هاوڵاتی ئەم خوێندکارە 5 ساڵ 6 ساڵ 10 ساڵ لەم زەوێدا خزمەتی کرد دوای کە دامەزرا ئەم 5 ساڵی ئەم 10 ساڵی بۆ بە خزمەت حسابیان ئەمە پێویستی بە یاسا هەبوو. بڵێ مەبەستم خۆ ینی زۆر شت هەیە دەتوانێت بکرێت. باش ئێستا مامۆستا هاوڵاتیەک یعنی کارەبا بەم شێواز و بەم دۆخەیە ئاو بە هەمان شێوە نەوت نایدرێتێکە 111 ڕۆژ بەر لە ئێستا سەرۆکی حکوومەت لە کۆبوونێ وەکو مژدانە بە خەڵکیدا کە بەرمیلێک نەوتیان دەدەنێ هەتا ئێستا ناماندیت. دواتریش پێشنیاری ئەوە دەکرێت کە خەڵک خۆی مەسەن پارەی کۆکاتەوە و نەوتی بکڕێ لە سڕی غاز دەوەستین، یعنی خەڵک تا چەند تەحملی ئەو بابەتە بک بە تایبەتیش ئێستا وەک بەخۆیان دەڵێن باج و ڕسومات زۆرە، هەر کەسێک بیستە دائیرێک بە جیرفانی پڕ دەچی بە جیرفانی بەتاڵ دێتە دەرێ، یعنی خەڵک تا چەند خۆی لە هەموو دنیا هەموو حکوومەتێک کاتێک بۆ هەیە باج و ڕسوماتێکی باش و گونجاو لە خەڵوەر بگرێت کە هەموو خزمەتگوزاریەکانیان بە چاچی پێشکەش بکە. دە ئێستا خۆ لێرەوەیە لە هەرێمی کوردستان هەم باسی هەم خزمەت گوزارەکان دەکەن بۆ نمونە دەیانگۆ کارەبەی 24 سعاتی کە لە ئەمریکاش باسییان دەکرد کە مامۆستا خەڵکی ئێرە دەزانانی کارەباییاننا ئەمریکا چزانانی بالی هەر باس بکەن باسییان لەوانەیە لە ئەمریکا لە ئەوروپا کاتێکە باسی بکە کە هەرێمی کوردستان کار بە 24 سعاتە بڕوا بکەن باز بکەی بڕوا بکەن زانی بۆ لێ کارەبا کوژانەوە و بڕان نییە پێیان ئاساییە کە پێیان ئاساییە یەکێک بچێ باسی بکە کار بە 24 سعات دەزەکە کە بۆ هەر باز دەکەی پێش باسکردن ناکە ئەوە فەقیر ینی ناحەقنیەکە بڕوا بکە لە هەرێمی ئێمە خاوەنی قەز دەکەین ئایا بەم شێوەیە وەڵی مەوەسە ئەم بەڕاستی بەنی بەواقعی بیڕێم بەداخەوە بەڵام وە لە هەرێمی کوردستانیە ینی بەداخۆم پێم ئەم کابینەیە مەسەن ئێستا فەرموو چەند مانگە خۆ دەبوو مەسەلەن هێندێک شتی زەق خزمەتگوزاری زەق و گەشەکردنی زەق و دیار بەرچاو یانیەوە کە خەڵک سوودی لێ دەبینێەوە خەڵک دڵی پێ خۆش دەبێەوە کێشەی چارەسەر دەکات ببینرابایە
یەکە نەبینرا ینی ئاسایی باشە بوو مەسەن ڕۆژە بیرۆناک من کاکە ئەم کابینێ بە دەست دەکات بچێشێتەوە با ئیستیقالە بکە ینی بۆ فێر نەبین ینی بۆ چیانی تاکەی مەسەن ئیدە دەبێت 4 ساڵ 5 ساڵەکەی تەواو کە دوایش هەر وەک زاران بێیانی بڕا بکەم پێم وایە مامۆستا ئەحمەد دەبێت ئەم واقعە ئەم وەزعانە دەبێت بگۆڕێ بەڵام دەبێت خەڵک پێش هەموو شت هوشیار بێ زۆر هوشیارتر بێ و ئازاش بێ بەڕاستی بە تایبەتیش کە دوایێ کە هەڵبژاردن دێتەوە پێش کە یەکەم بزانێ مافەکانی چی بووە و ئەو ڕۆژش کە دەرفەتی پێدەدرێت کە دەسەڵات و حکمڕانەکانی خۆی بگۆڕێ ئازا بێ و بیگۆڕێ دواتر ئێستا فەرموو خەڵک هەر باگلەی کاتەوە با خۆ پیشاندانیش بکرێ چەند لە باردۆخەکە دەگۆڕێ پێم وایە بەداخۆیانی یەکەم ئەگەر حکوومەتێک کە کارەکەی خۆی پێ نەکرا پێویستە دەست دەکات بچێشێتەوە دومیش خەڵکیش بەڕاستی ئەم بارودۆخانە لەبیر نەکا و خۆ دێتەوە پێش 2 ساڵ و شتێک ماوە ئەگەر لە کاتی خۆیدا هەڵبژاردن بکرێ با خەڵک لەبیر نەکە با خەڵک هەڵوێستی هەبێ و بەڕاستی گلەیش کەلێمە بکرێمە وەکو باسم کرد چی کە پێویستە ئێمە ئەنجامی بدەین ینی فەرموو لەسەر بەشێک لە داوای ئێمەش بۆ تەبان وەزیری کارەبا بان کراوە وەزیری دارایی بان کراوە بۆ پەرلەمان وەزیری کشتتوکاڵ هاتووە ینی کۆمەڵی ئیسلامی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە قەدەر ئەو حەوت کورسی ئەو دەنگێکی پێی دراوە ئەم پێم وایە ئەگەر فراکسیۆنەکەی ئەندامەکانی زەمنە و بەس تۆزێک باسی بەگشتی باسم کرد وەرە باسی شتێک تەرەکان بکە مەسەڵەن ئێمە فەرموو کاسۆرانمان لە لیژنەی سامان سروشتەکان و دارایی ئایا بە ئەرشی خۆی هەڵنەستاوە ئایا خۆی ماندوو نەکردووە و ئێمە ڕووپاخانمان لە لیژنەی یاسایی ئایا بە ئەرشی خۆی هەڵنەستاوە بە زیاد و خۆی ماندوو نەکردووە ئێمە ئێستا مەمەسە عوسمانمان کە پێش لیژنەی کشتتوکاڵ بوو ئێستا لە لیژنەی لە ئەوەی لە شەهیدانە ئێستا ئایا بە ئەرشی خۆی هەڵنەستاوە تەبان لە ڕابردوودا و لە ئێستاش لەگە خەڵنەبە زۆر شتە بوو کە وەکو لیژنەی ویژ نەبێتەوە ئەو ڕۆژەی ئەوانەی کە هاتوون ئەوانەی کە زیندانی سیاسیەکان کە داوای ئیفراز شەرتی دەکەن کە ینی کە سوکارەکانیش بگرێتەوە چوتە ناو خەڵکی قسەی بۆکردن لەگەڵیان بوو یاداشی لێ وەرگرتوون و مامۆستا هەولەمانی لیژنەی ئەوقاف و مامۆستا مستیم لە پەروەردەش و پێشتر لە تەندروستی و لە یا ڕۆشنبیریش ینی ئەمن دەڵم دەپرسم دەڵم ئایا ینی ئێمە وەکو ئەندامەکانمان وەکو فراکسیۆنیش بەگشتی ئایا بە زیادی شەو ئەرکەکانی خۆمان جێبەجێ نەکردووە ئەمن پێشم خۆشە بەڕاستی ئەگەر ئێمە نەمانتوانی بێ ئەرکەکانمان جێبەجێ بکەین بۆ بڵێنە کە بە خەڵکمان داوە لە خزمەتکردن و دڵسۆزی وەکو باسم کرد لە پرۆژە یاسا لە بە دواداچوونی ئیش و کاری حکومەت کە خزمەت بە هاوڵاتی بکەم ناساری بکەین بێتە سەرخەت کە لە چەند بابەت داهاتوە سەرخەت و هێندێکیشی چارەسەریش بووە ئایا ئەگەر ئەمە نەکرا بەڕاستم پێم خۆشە خەڵک بێ گلەی خۆی بکە ڕەخنەمانی لێ مەدەرگامان کراوەتەوە بەڵام دەبێ خەڵک چەندە دەنجی بێ ئێمە داوە و چەندە پشتگیری کردوین هەر بەقەدر ئەوەندەش گلەیمان لێ بکە ڕەخنەمان لێ بگرێت هەر ئەوەندەش چاوەڕێمان لێ بکە بەڵام من دەڵێم نا کاکەگە دوو هێندەشمان نەکرد ئەگەر سێ هێندەشمان نەکرد بێ کە ئەو چاوەڕانی کردووە حەقی گلەیان هەیە باش یعنی ئەگەر من دەڵێم ئەگەر ئەتوو بەقەدر حەوت کورسی دەنگت پێداوین بەقەدر سوادەی دەکەین خوا پشتیوان بێ ئەگەر بەقەدر سوادەی دەنگمان پێ بدەن ئەگەر بەقەدر سی کورسی دەما کرد گلەیمان لێ بکەن باش بەس باشە ئەوەی هەر ئەو هاوڵاتیان دەڵێن بەگشتی دەڵێم کاکە باشە ئەوەی کە بەحساب ینی بەحساب دەنا تەزویرە بەشێکی دەنجی 35 کورسی هێناوە کاکە بەقەدر 35 کورسێکەش گلەی لێ بکە بەقەدر 20 کورسێکەش گلەی لێ بکە و ئەوی کەش بەقەدر 12 و هەتا ئاخیری ینی حەق وایە بەڕاستی خەڵک ینی ئاوا بێ ئێستا مامۆستا لە هەرێمی کوردستان ینی وێنەیە کراوە بەوەی کە هەموو ئەوانەی کە لە پەرلەمان وەک یەک سیر کرێ ئەوەی کە 45 و 50 و 20 هەیە لەگەڵ ئەوەی کە فەرموو لە نێو ئەو کەوانەیە کە بە بێمنەتانە باز لەوە دەکەی فەرموو متابعەم بکە فەرموو چاودێریم کە وەرە لێپرسینەوە و لێ بکە ئەگەر بە خەدەرایی 15 کورسی کارم نەکردی حەق خۆتە گلەیم لێ بکەیت ناوە بەناوە کەسێک مەسەرەن لەڕێی ڕاگەیاندن دەکرێتە ئامانج بۆی فەرموو ئەوەش گەندەڵە ئەوەش گەندەڵی کردووە ئەوەش داوای پارەی کردووە ینی ئەوە لە چێ سەرچاوە دەگری کە لە ڕاگەیاندن هەندێک کەس دەکرێتە ئامان وڵای بەشێکی ئەوە بۆ زانێت بەڕێستان لەلایەن دەسەڵاتەوە دەکرێت خەڵکێک بەکرێ گیراوە بۆ ئەوەی کە خەڵکێک بە تایبەتی لە ئۆپۆزیسیۆن
ناشرین بکرێەوە نای بزڕێنرێ هێندێک بەڵگەنامە و شتیشان بەدەستەوێت تەبەنین بەڵگەنامەی دەتوان بڵێم نایاسایی بۆ مانایی کە خراپ بەکارهێنان تەبان کە ڕەنگە ئەندای پەرلەمان دەستی نەکرد دزەی پێ دەکەن بۆ هێندێک ڕۆژنامە نووسیان بۆ هێندێک خەڵک کە دەڵێن کاکە مەسن فلان کەسیش ئاوا کاکە فیسال کەسیش ئاوا تەبەن ئەوە بەڕاستی چاواشەکاریە ئەوە لێدانە لە ئۆپۆزیسیۆن و سوپاس بخوا ئەوەش مانای ئەوەیە ئەگەر هێندێک ڕووی ئێمە بوو بێ مانای ئەوەیە کە دیارە قسەی ئێمە و هەنگاوەکانی ئێمە و هەڵوێستەکانی ئێمە کاریگەری خۆی هەبووە و ئەوەی تر بەڕاستیم پێم ڕوون دەبێتەوە بە خەڵک کە کاکەم ئەمانە ناڕاستە بەڕاستی بوختانە و چاواشەکاریە دەسڵات چی بکەیان لەجاتی ئەوەی ئەم پێم وایە لەجاتی ئەوەی کە بێ بوختان بۆ ئۆپۆزیسیۆن یا خەڵکێک کە غیری ئۆپۆزیسیۆنی زاری وا هەیە کەسایەتی ناوداری ئەم وڵاتی ئێمە بشکێنێ بابچێ بە کردەیی خزمەت بە خەڵک بکە و وەڵامی قسەکانی منداتەوە باش کاکە دەڵم کارەبانی وانە خۆم دنیا دەزانی کارەبانیە خۆدانی کارەبا خراپە باشترین وەڵام بۆم دەزانین چییە کە من بێدەنگکەی فەرمو کارەباکە چاکە دەڵم ڕێگابان خراپە دەبڕۆ کاک ئێستا بۆ ڕێگایاندا بڕۆ دوێنێ پینیان کرد ئەمڕۆ کار وەشاوەتەوە کاکە باشترین وەڵام بۆی کەم کادەن کاکە ڕێگابان خراپە چەند کەس لەم ڕێگایانە بۆتە قوربانی فەقیر و هەژار لە جیاتی کە بێ بوختانم پێ بکەی بڵێ ئەویش بەری چاوی دوو بڕۆ کاکە ڕێگاکان چاکە کاکە کێشەی غاز فەرموویانی بۆ ئەوەی کە خەڵکێک زیاتر مستەفید بێ و خەڵکی مافیا ڕێگری دەکەن و هێندێک کۆمپانیا قۆڕەکاریشان هێناوەتە بن بۆی کە زیاتر خەڵک بڕوتێنەوە بەسەر خەڵکی گرانکەن کاکە لە جیاتی کە بوختانم بۆ بکەی فەرموو کێشەکەی چارەسەرکە ئێمە قسەم نامێنێ ئێستا فەرموو کاکە خۆ من ناسم بۆ دەسەڵات ڕێکلام بکەم بەڵام کەس دەتوانین بڵێ ئەم 120 مەتری خراپە دەفرم کاکە سلێمانیش تەواوکەمانەوە بێ بەڵێ ئێوە نییە سەد بڵێن بە ئەوەی داوە بە هەڵەبجەدا و کاتی خۆی کە کردە بە محافظە 100 پرۆژە بەحساب و بعد پێداوە بڕۆ دایانجێ بەجێکە قسەی من ببڕە کاکە خۆ من خۆش نی بێڵێ مامەسەڵ محەممەدیان چونمە خەستەخانەی لە هەڵەبجەی خەستەخانەی گشتی بەشی چاو بڵێ یعنی هێندە جیهازیان بۆ کردم تەمەن جیهازێک بە 50 وەرەقەیانی کە خەڵکی وابەتەوەن بە 18 وەرەقەی هاتو فەقیرە سلێمانی عەمەلیاتی ئاوی سپی کردووە ئێستا لە خوا بەزە مەسن ئەو خەڵکی وێنەر بە 50 وەرەقەی کەس ناتە سلێمانی بە ئاسانی مەسن عەمەلیاتەکەی دەکاو ئەو مەسەفە ناکەی کاکە دەبڕۆ بۆی دابین کە ئەوە لێرە ئەو قسەم کردم خۆ قسەشمان نەکرد بەخوا بردومان یەک گرنگشمان نەکرد چونکە ڕاستە ئۆپۆزیسیۆن بەڵام من بەڕاستی خزمەتکردنی خەڵکی خۆمان بە واجب دەزانم کە پێم بکرێ بە هاوکاری خەڵکەشی خێرخواز و خەڵکەشی چاک لە وڵاتە بەخوا چی پێم بکرێت یعنی ئێمە ئەنجامی دەین لە زانی لەو ڕۆ کە خزمەتیان بکەین لەو ڕۆژ کە بەرگریان لێ بکەین لەو ڕۆژ بەڕاستی من کە بەشێکی زۆر پێم گرینگە ئەو ژوەیە کە ئێمە کە باسی یاسا دەکەم بۆچی باسی پرۆژە یاسا دەکەین ئەم یاسای بۆچی ماسە محمەد کاکە وڵای بەشێکی حەزەکەم بیزانی پێویستی بە یاساشنی پێویستی بە بڕیار هەیە ئێستا بیمێ کوشت و کاڵی بەڕاست ئێمە ئەو پرۆژە یاسا کە خوێندنەوەیەکی بۆ کرا بەلای من زۆریش گرینگە بەڵام وەزارەتی کشتتوکاڵی حکومەتوانی بڕیارێک بۆم بابەتە بدات چی ڕێگرە بۆ زانی بۆ دەکەن یاسا حکومەت نایکە کاتێک کە نایکە ناساری بیکەی بە یاساکە بوو بە یاسا دەبێ بیکە باش کە نەیکرد بۆ تێ بە دوواداچوون بکەی و بۆ تێ محاسبەی بکەی مامۆستا ئێستا تەنها ئەو هەوایی کە ئەمرت و هەڵی دەمەژین لەگە ئەو هاوڵاتیانە بەس ئەوە نەبووتە پارە ینی خەڵک بەعام هەرچی هەیە گلەی هەیە لەبەرەوەی سیستەمێکی حکومڕانی لە هەرێمی کوردستان وا وردە پەیڕەو دەکرێت کە هیچ شتێک بەدەستی من تەنها ئەو پرسیارە دەکەم حکومەت لێرە ماوە لە هەرێمی کوردستان من بەدوو وشەی جواب بدەمەوە بەبێ بەڕاستی ینی ئەوە بڵێن مزایەدە ئەو شتانە وەڵای حکومەت نەتوانێ خزمەتگوزاری ئاسایی و یاساییەکان ینی هەندێکی ئاسایی ئێستا باسی خزمەتگوزاری گەورە ناکەم باسی خزمەتگوزاری ئاسایی دەکەم نەتوانێ بە خەڵکی بگەێنێ ئەو پارێکە لە خەڵکی وەردەگرێ دزیە ڕاستە بە ناوی باز و ڕوسماتوان وەری دەگرێت بەڵام باشە بۆچی پارەی لە کاتی سیارە بەناوکردن و کڕین و فرۆشتن و ئەوان وەردەگرێت بۆچی ساڵانە مەسەڵەن هەزەی پێ دەکە پارەی دەستین بۆچی ئێمەگەر بۆینی کە مەسەڵەن بەسەر جادەیدا دەڕوا و وانە بە حساب
دوو کەڵی هەیە بەزادێدا دەڕۆزادی بۆ خۆش دەکات زادێ وانە کامە زادە کاکە نابێت فەرەن زادەکانی خۆش بن نابێت زادەکانی وابێ مەسەنەگە کابرا دەدەقان ڕۆی تووشی دەتاسان نەبێ نابێ وابێ نەتوانیوەتی وابکە کاکە کاتێک کە ناتوانێت ئەوە بکە بەڕاستی بەخوا پارێکە لە خەش دەسێنی ئەوە لە کوردواری ئێرە بەزم پێدەن خاوە بڵێ بەم پێ دەڵم بەڕاستی دزی دژێکی بە ئاشکرا لێستاندن بە بەرجی یاسایی بەبەرجی یاسایی ینی بۆیە من دەڵم ینی بە ئەوە بڵێم ئەگەر بتوانێت خزمەت گوزارەکان پێشش بە خەڵکی بکە کاکە با پارەی زادی لە خەڵکی وەربی لە قەیدی ناکە کە لە سارەکەی دەستێن بەڵام ئیزادەکەی بە عەلا ئەساس با پارە لە پارەی خشت و خاشاک لە خەڵک وەربگرێ کاکە با دوور لە ڕووی هەموو لایەک ینی با پارەی پاکردنەوەی زێراب لە خەڵک وەربگرێ ینی بەڵام وەختێک کە توانی هەموو ئەو خزمەتانی کە پێویست دەکات بۆ هاوڵاتیانە بۆی دابێ کردو کاتێ بابێ بەقەدەر ئەویش پێویست بەڕاستی بەقەدەر پێویست بە باز و ڕسوماتی ئەو خزانە وەربگرێت ئێوە نیە 30 ڕۆژارێک مەعاشی دەدا وڵا زادە ناتەنزانن ئێوە فەرمان بەرن بەڵێ حکومەت دەڵێ 30 ڕۆژارێک پابەندی بە دابەشکردنی موچە بەڵەجا داوێتی وڵا پەرلەمان دەبێ بزان نەوەڵا باش ئێستا مامۆستا لە هەموو عێراق وە خۆپیشاندانە زیاتر لە 3 مانگ هەمووی عێراق بەگشتی دەناڵێنێن لەدەست خزمەت گوزاری دیارە قەدەری ئەو وڵاتە بەو شێوازەیە ئێمە لە سەروبەندی خۆپیشاندانی 2011 لە حەفتەی شوبات نزیک دەبینەوە کە ئەو کات لە ئەو کات دابەشکردنی موچە و ئەو بابەتانە ڕەنگە بابەتی زۆر ئەساسی نەبوون کە خەڵک داوای دەکرد خەڵک داوای دەکرد سیستەمی سیاسی لە وڵات بە شێوازێک بێ کە لەگەڵ بارودۆخەکە بێ بەڵام ئێستا ئێمە گەڕاینەوە سەر موچەی 30 ڕۆژارێک و سڕێی غاز و نەوت و کارەبا و ئاو یعنی کەی چاکسازی دەکرد یان دەبێ مەسەلەن ئێوە وەکو قسەتان چیە هەڵوێستان چیە بەڕای من ئەم بارودۆخی عراقیش و هەرێمی کوردستان زۆر پەیوەندیان بەیەکەوە هەیە لە ڕووی سیاسیەوە پەیوەندیمان زۆر بەیەکەوە هەیە لە ڕووی ئابووری و پەیوەندیمان بەیەکەوە هەیە ئەگەر ئەو بارودۆخەی عراق سەقامگیر نەبێ و ئەگەر تووشی ئاڵۆزی تێکسوم سێم پێم وایە بە ڕێژەی 1970 کاریگە لە هەرێمی کوردستانیش دەکات چونکە جارێ بەشێکی پارەی هەرێمی کوردستان لە عراقەوە دێ و بەشەکەی تریشی بەڕاستی بریتە لەو بازرگانی و ئالوگۆڕی بازرگانی کە لەگەڵ عراق دەکرێت کە لە هەرێمی کوردستانەوە دەچێت لە عراق دێ لە وڵاتان بە ترانزیت دێک کە سوودی بۆ هەرێمی کوردستانی شەیە پێم وایە حکومڕانی هەرێمی کوردستان و عراق زۆر وەک چووە و جیاوازەی ئەو تۆی نییە ئەویش ئەوەیە کە هەر وەک چۆن لە هەرێمی کوردستان دوو حزب ینی 28 ساڵە دەسەڵاتیان قۆڕخ کردووە و خەڵک دەچەوسێنەوە بەداخەوە ینی لە عراقیش بە هەمان شێوە 4-5 حزبی گەورە دەسەڵاتی ئەویان بە دەسەڵاتە سیاسیەکەی و بە ئابوووریەکەی و بە هەموو سێکتەرەکانی و قۆڕخ کردو چیان بۆ خەڵک نەهێشتەوە بەڕاستی پێم وایە بەر لە هەموو شت ڕاستی ئێمە ئێستا خەریکەوەی کاکە دەڵێن بە لە ڕووی یاسایی و قەزەکان بگۆڕێ بەڵام ئەمانە کارێکی واشیان کردووە تەبانیانی هەم لە عراقیش بەڕاستی هەم لە ئێرانەش ئەو حیزبانەی کە وەکو ملۆزم بەسە سەری خەڵکیەوەن تا ئێستا کارێکیان کردووە کە هەر بە یاسا ئەم وڵاتە بەم شێوێ نەعەدالەتی و پڕگەندەڵی بەڕێوەبەرن بە یاسا زۆرینەن زۆرینەیەکی تەزویریان هێناوە ئەوەی کە پێیان باش بێت تێدەپەڕێنەوەی کە بەشیشی نەزان ڕێگە دەگرن یعنەکە زۆریش باش بێت تەبان مەگەر چۆن ینی بۆیە بە حەقیقە دەم پێم وایە تا ئەم دەسەڵاتانە نەگۆڕێن ئەم دەموچاوانە نەگۆڕێن ئەوەی کە خەڵی چاوەڕ دەکە کە وەکو هاوڵاتێکی ئەم دنیاە وەکو وڵاتێک کە لە وڵاتی پێشکەوتوانە کە خەڵک خزمەتی دەکرێت خەڵک تێدا ئازادە خەڵک هەست بە مرۆڤ بوون دەکا خەڵک بە تەواوی خزمەتی دەکرێت لە هەموو ڕۆکانەوە ئەمە نابینێ بەڕاستی ینی بەم شێوەیە کە هەیە من لەوانەیە مەسەن لە سێکتەرێک لە قۆناغ لە خۆناکە ڕێگە تۆزێک جیاواز بێ ئەگەر مەسەن پارەیەکی زیاتر هەبێ کە بێزگە لە گەندەڵی و لە دزیکردنەکە بەشێکی زۆر زۆرش بمێنێتەوە ڕەنگە شتێکی کەمیش بۆ خەڵک بکەن بەڕاستی بەڵام بتەوێ وەکو چۆن مەسەن ئێستا ینی کابرایکی ئەڵمان لە ئەڵمانیا دەژی کە وڵاتە خانی بۆ دابین کردووە ئەگەر خانی نەبێ ئەگەر کاری دەست نەکەوێتەوە هەوڵدا کاری بوو پەیداکە جیاوازەکە لەوەیدایە لەوێ کار زۆرە هەلی کار پڕ لە کۆمپانیا و کارگا لە کەتی تایبەت
ئەوە نییە هەمووشی چاوی لە دامەزاندن بێ دەڵێ کاکە لە فلان کارگە هەیە بڕۆ کار بکە بڵێ ئەگە هەر کار دەست نەکەوت یا مەسەن وەزعەتی وا بنیتوانی کار بکە ئەوە بە شتێکیشی سوک سوسەر پێدا کە پێ بژی بەڵام هەر تەنها ژیانە ئەوەی کە بشێ بەڕاستی باش بژی و خۆش گوزەران بژی ئەوە کار و کەسابەتێکی باشەیە یکاکە ئەگەر بێزگە لەوەی کە تەمەن ئەوەی کە کاریش ناکە بۆ زانیاریت خزمەت گوزاریەکانی وەکەوەی کە مانجی 2000 دەست دەکەی هەیەتی لە ئاو لە کارەبا لە هاتوچۆ لە هەموو لە تەندروستی لە هەموو ڕۆکان و لە قوتابخانە و خوێندن هەمووی وەکو ئەوەی تر بۆ دابین کراوە یەک جیاوازی نییە یاساش ببێ جیاوازی بەسەر ڕەش و سپی و گەورە گسکرا جێبەجێ دەکرێت ئەگەر بێ بەڕاستی ژانێکی ئاوای هەبێ بەڕاستی چاوەڕێ بکە لەم دەسەڵاتی کە ئێستا هەیە ئەمە مستحیل لە ماسەمە ببینێ ئەوە بۆکو باسم کرد دیسانە کە بەخوا پەیوەندی بە خەڵکەوە هەیە دەبێت خەڵک پێش هەموو شت بە مافەکانی خۆی بزانێت کە مافی چیە ماف لە ژیاندا وە چاپۆشیش لە کەس نەکات بۆ دابنکردنی مافەکانی خۆی و هەموو هەوڵێکی خۆشی بدا ئازاش بێ بێریش بێکە قۆناغی دومی دەست پێ بکاکە هەرچی چێ بۆ دابنکردنی مافەکانی کاکە هەر ئەوە نییە گلەی لە فراکسیۆنی کۆمەڵگەی لە پەرلەمان بکەنەوە ئەرچیشی چی ئەم هاوڵاتیە ئەرچی چێ بۆی کە مافانەی بپارێزێ و بەدەستی بێنێ ئەرچی چییە زۆر وڵاتان ئەمە بەڕاستی خەڵکیی شارەزان بینیوە کاتێک وڵاتانی ئەوروپی باسییان کردووە کە چۆن وڵاتیان ئێستا بەم شێوەی لێ کردو چۆن توانی یەکەم شت هەستاوین بەڕاستی خەڵکمان بە مافەکانی خۆیان بە تەواوی ئاشنا کردووە پاشان پێشماگوتون ئەرکتان هەیە شۆڕشیان کردووە ڕاپەڕیون قوربانیان داوە زەحمەتیان کێشاوە تەبەن یەکاکە خۆ ئێستا فەرمو ئەوانەیە کە کاتی خۆ زەحمەتیان کێشاوە بوون بە قوربانی ئێستانەوەکانی ئیساحاتیان کردووە ئێمە خۆزگە بەژیانیوان دەخوازین لە مڕوانەوە باش تو پرسیارم کە من تەنها ڕەنگە یەخولەکەم مابێ ئەوەی دووپات دەکەمەوە کە ئەوەی لەسەر فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیە وەکو خۆڕاگری و وەکو بوێری بەردەوام دەبن لەسەر ئەو کارانەی کە کردوتانە و کە دەیکەن وڵا بێگومان مامۆستا محەممەد ئێمە ئەوە بە ئەرکێکی شەرعی و بە ئەرکێکی نیشتیمانیەتەوەی خۆمان دەزانین پشتیوان بەخوای گەورە ئەگەر لە خزمەتکردن و لە دەستۆزی بۆ خەڵک و وڵاتی خۆمان زیاد نەکەین کەمی ناکەین بەڵێ زۆر سوپاس زۆر بەڕێز مامۆستا عەبدولستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و ئەندامی ئەنجومەنی سیاسی سوپاس دەکەم کە لە پایتەختەوە سپاس بۆ ئێوەش سوپاس بۆ هاوکاران و سوپاس بۆ ئێوە خۆشەویستان تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ